بێت میوانەکەم بەڕێز فەرهاد عونیە کە لە هەولێرەوە لەگەڵ منووسەر بەڕێز فەرهاد سپاس کە لەگەڵ کوردستان 24 جەنابەت ئاگاداری هەردوو ئەو ڕووداوە مێژوویەی کە ڕوویان داوە دەستکەوتەکانی ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین. سەرەتا مەوێ باسی ڕێککەوتنامەی 11 داری 1970 بکەین. ئەم ڕێککەوتنە چەند دەستکەوتێکی بۆ خەڵکی کوردستان هەبوو، ئەوەی کە ئێستا هەیە چی لێ دەخوێنرێتەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24 هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. ئێوە بە پرسیارەکەتان منتان جێرا بۆ 55 ساڵ پێش ئێستا کە ئەو کاتە لە ڕێزی یەکێتی قوتابیانی کوردستان کارمان دەکرد. لەو ڕۆژە مێژوویە بوو کە ڕێککەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 لەلایەن سەرۆکی ئەو کاتی عێراق ئەحمەد حەسەن بەکر خوێندرایەوە کە تێدا ئەو ڕێککەوتنە بوو کە لە نێوانی سەرکردایەتی شۆڕشی کورد کە خوا لێ خۆش بوو مەلا مستەفای بارزانی ئیمزای کردبوو لەگەر حکوومەتی عێراق دەربارەی ڕێککەوتنامەی 11 ئازار کە تێدا 16 خاڵی تێدا بوو کە یەکێک لە گرنگترین هەرە خاڵەکانی ئەو ڕێککەوتنامەیە پاش ڕێککەوتنی سیڤەر ڕێککەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 بوو کە تێدا بۆ یەکەم جار لە مێژووی عێراق دام بۆدا دەنێت کە کورد ئەوەلەن ملەتێکی سەرەکیە، دووەمینیان مافی خۆیەتی کە حکمی زیاتی پێبدێ سەرەڕای ئەو بەرگارەی دیکە کە باز لە خوێندنی کوردی و ناوچە کوردستانیەکان دەکا سەرەڕای ئەوەی کە پێشمەرگە وەکو تەشکیلاتێکی ڕەسمی بمینێ کە تێدا بەڕای من ئەو ڕێککەوتنامەیە نەک تەنها باشووری کوردستانی دڵخۆش کرد بەڵکو تێگرای هەر چارپارچەی کوردستان وەکو دەڕێ بە یەک ڕنگ و بە یەک دەنگ دەستخۆشیان لەو کارە مێژوویە کرد. باشە ئەو ڕێککەوتنامە ئەنجامی شۆڕش و بەرخۆدانێکی بەرفراوان بوو هاوکات سەرکردایەتی سیاسی کورد بەڕابەرایەتی مستەفا بارزانی توانی ئەم ڕووداوە مێژوویە تۆمار بکات. ئەبینین کە لەو کاتەوە تا ئێستا عەقڵیەتێک بەرامبەر بە هەرێمی کوردستان کار دەکات لە جێبەجێنەکردنی ڕێککەوتنەکان لە پێشێلکردنی مافەکانی کورد هەر لە دوای ئەو ڕێککەوتنەش جارێکی دیکە هێرشکرایەوە سەر کوردستان. بۆچی ئەو عەقڵیەتە بەرامبەر بە کورد هەر بەردەوامە؟ بۆچی ناگۆڕدرێت؟ من پێم وایە تاکو ئێستا کە کورد وەکو کێشە وەکو ماف وەکو حەق و حقوق هەتا ئێستا بە تەواوی لە عەقڵیەتی کاربەدەستانی عێراقی کە عەرەبن هەتا ئێستا بە هیچ شێوەیەک ینی نەچەسپاوە، بەڵکو ئەوان وەکو تاکتیکێکی سیاسی کاتێک کە پێویستیان بۆ دەبی کە شەڕ ڕابگرن، کاتێک کە پێویستیان دەبی کە ینی عێراقێک وا بخەنە بەرچاو کە عێراق بەرەو ئیتیجاهێکی دیکە دەڕوا، ئەمانە لەگە کوڕێک دەکەون. وەکو ڕۆژنامەنووسێکی ئەمریکی نووسی ئەو کاتە دەڕێ عەقڵیەتی حاکمانی عێراق هیچ کاتێک لەگەر ئەوە دانیە کە بە تەواوی مافی کووردا وەکو چۆن عەرەبەکان مافی ئەمازیغەکانی شیمالی ئەفریقیا نادەن. باشە مامۆستا فەرهاد با بینە سەر ڕاپەڕینی شاری هەولێر لە 11 ئازار لە ساڵی 1991 چی لەو ڕاپەڕینەت لە بیر ماوە؟ ئەو کاتە چۆن دەستی پێ کرد دوای کۆیە و شەقڵاوە کە هات بەرەو هەولێر و دواتر ئێستا کە بینین هەولێر گرنگترین پایتەختی جیهانە چی گۆڕدراوە؟ جارێ لە پێشەوە ڕوحیەتی یەکو دەرێ مادەی هەرە سەرەکی ڕاپەڕین دروستبوونی بەرەی کوردستانی بۆ ساڵی 1986 کە تێکرا هەموو لایەنەکانی کوردستانی لە بەیاننامەیەکدا بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو بەریان ڕاگەیان کە زۆربەی هەرە زۆری لایەنەکان تێدا کۆبوونەوە لەو چوارچێوەدا ئەوە کە بۆ وەکو دەڕێ هەوێنی ئەو ڕاپەڕینەی کە لە ساڵی 1991 دا پاش ئەو حەماقەتەی کە سەدام حوسێن و حکوومەتی عێراقی کردیان بەرامبەر بەداگیرکردنی کوێت کە تێدا بارودۆخەکە گونجاو بوو کە کوردیش وەکو دەرێ بکەوتە خۆ و ئەو ڕاپەڕینە مێژوویەی بەرپاکرد کە لە شاخەکانە و بەرەوڕانیە و ئەنجا وەکو دەرێ هەموو شار و شارەکانی کوردستانی گرتەوە کە تێدا هەتاکو ڕۆژی 21 ئازاری یعنی 21 1991 کەرکوویکی دڵی کوردستانیشی ئازاد کرد کە تێدا وەکو باس وەکو ئیشارەتم پێکرد
هەمووی لە ئاکامی یەکگریزی و یەکگرتووی گەری کوردستان بوو کە تێکدا لە بەرەیەک و لە چوارچێوەیەکی نیشتمانی کوردستانی کۆبوونەوە بۆ مایەی ئەوەی کە ئەو ڕاپەڕینە سەرکەوی هەموو کوردستان ئازادی ئیلا هەندێک شوێنی کەم نەبێ کەماوە ئەویش دەگەرێتەوە بۆ هەندی هۆکاری دەرەکی. باشە گەرباسی هەولێر مامۆکەی مامۆستا فەرهاد ئەو ڕاپەڕینەی هەولێر کە دەستی پێ کرد خەڵک چۆنەوە کاتە توانیان ئەو هێزە گەورەیە بەکار بهێنن بۆ دەرکردنی دەست و پەیوەندیەکانی حکوومەتی بەعس لەو ناوەوە گرتنەوە و ئازادکردنی سەرجەم ئەو شوێنە گرنگانەی کە دواتر ئەم ڕووداوە مێژوویە گەورەی لێکەوتەوە. خۆی یەک کێشە هەیە ئەویش ئەوەیە کە کاربەدەستانی عێراق هیچ کاتێک حسابی ڕاپەڕینی میلەت ناکەن ئیگەر ناکەن کاتێک گەڵ تووڕە بوو میلەت تووڕە بوو وە تەسەوڕ دەکەم هیچ هێزێک نییە کە بەرامبەری ڕابوەستی چونکە ئەمەش تاکو تا ڕادەیەک میلەت دام بە خوددا دەگرێت بەڵام پاشی کە ڕاپەڕین خودداوەچی لە وەکو دەرێت تەخت و تاراجیان تێکدا وەکو چۆن تێکیدا ئەوەی کە لە هەولێر ڕوویدا ئەوەی کە لە شارەکانی کە ڕوویدا ڕامالینی دام و دەستە و یاندار و دەستە و حکمی بەعسی فاشست بوو کە کوردستانی لە ساڵی 1975 پاش خیانەتنامەی شەشی جەزائیری ساڵی 1975 جەزائیر کە بە سیاسەتێکی پەیڕەو دەکرد ئەویش بە نەهێشتنی کورد بە تعریبی کوردستان بە چیما باران بە ئەنفال بە چی بە ئەدامات یعنی وای کردبوو کە کورد نەیە لە حەقەتەن لە خلالی چەند ساڵێک بەڵام وەکو گوتمان ڕاپەڕینی میلەتان تا ڕادەیەک دام بە خۆداگری پاشێکە تەقیەوە وەکو تەقیەوە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان وەکو دەڕێ بە شێوازێک ئەو خەڵکانە دەدید کە نە سلی لە مردن دەکردەوە نە بیری لە دوا ڕۆژی خۆی دەکردەوە ئەنجا هەبوو بە دار هەبوو بە خەنجەر هەبوو بە تفەنگ هەبوو بە دەمانچە هەبوو بە تەنها بە قورجی خۆی هاواری دەکرد و تانیانە خلالی چەند کاتژمێرێک دام و دار و دەستەی ئەو حکوومەتە ڕابماڵن و نێ لەنجارێکی دیکە وەکو دەرێت تا هەتایە حکوومەتی بەعز بگەڕێتەوە کوردستان و بگەیتە هەولێر و شارەکانی وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد هەرێمی کوردستان ئێستا بەرهەمی ئەو ڕاپەڕین و خەبات و قوربانیدانەیە چۆن بتوانرێت پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکرێت ئایا توانراوە پارێزگاری لێ بکرێت؟ من زۆر جار لای خۆم لای برادرەکانم لە نووسینەکانم باس لە خاڵێک دەکەم ئەویش ئەوەیە سەرڕای ئەوەی کە کەم و کوڕی هەیە سەرڕای ئەوەی کە ڕەخنە هەیە سەرڕای هەیە بۆچینی جیاواز هەیە بەڵام پێویستە مەسەلەیەکی قەومی مەسەلەیەکی وجدانی مەسەلەیەکی ئەخلاقی مەسەلەیەکی شەرەفی ئەوەیە کە ئێمە ئەو چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانیان ئەزموونی گەری کوردستان بپارێزین چونکە خوا نەخواستا ئەگەر ئەزموونەکەمان لە شش بچیان کە تووشی هەڵدێر بێ وا تەسەوڕ دەکەم بە سەدان ساڵی دیکە جارێکی دیکە ئەوە دووبارە ناویتەوە جا لەبەر ئەوە سەرڕای هەموو خلافاتمان سەرڕای هەموو بۆچوونەکانمان سەرڕای لێک تێ نەگەیشتنمان بڕان لەسەر یەک شڕێکەکەیش ئەوەیە کە چوارچێوە و یەکڕێزی لایەنەکانی سیاسی کوردستان بپارێزین بۆ ئەوەی نێلین کە ئەو ئەزمونە تووشی هیچ جۆرە شەکستێک و هەڵدێرێک بێ. زۆر سپاس بەڕێز فەرهاد ئەونی نووسەر لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.